کێشەی زۆرتیاران لەگەڵ حکومەتی عێراقی 2014 و 15 و 16 دەوێت بە هیچ بەغەدر و بە ناحەق پارەکەی کەم کاتەوە. تەنی لە 2014 و 15 790,000 ئێستا دەیەوێت بیکاتە 347,750 فلس نیوی زیاتر کەم کاتەوە. محکەمەی ئیتیحادی بەغداد سکالامان تۆمار کرد لە سکالاکەی کە بە ناوی ڕێکخراوە و بە ناوی خۆم کە وەرەقەی تەسمیکردنم هەبوو توانیمان یەکەم زۆرتیار من کە سکالام لەسەر وەزارەتی توجارەی عێراقی و لەسەر ئەنجومەنی وەزیران تۆمار کردیە لۆیەکی 7 دادگایەکە ئیش خۆی دەکات.